هەڵبسێ بە ڕەفسکردنەوەی ئەمە ینی جارێکی دیکە کۆمپانیای نەوتی باکوور خێزانە ئاوارە کوردەکانی گەڕەکی عەرەفەی موسەیەجا ئاگادار دەکاتەوە خانۆکانیان چۆڵ بکەن و بۆ ئەو مەبەستەش هەفتەی داهاتوو بڕیاری دەرکردنیان دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەتەکید نەیان کرد بە ئەنقەسش نەیان کرد ئەو کاتە لە زمانی دکتۆر نەجمەدین خانوو بۆ ئێرە کران نەیاندا بە ئێمەدایان بەخواستەوەسەکاری یعنی بە ئیسباتەوە لە نەک بڵێ ینی بە هیچ شتێک ینی شەریکەی نەوت حکومەتی عێراقی موافقەی کرد ئەو خانوانەی شۆرایان بۆ ئێمە کرد کە ئێرە دەرمانکەون تووشی ئەم ڕۆژەنێن بەڵام نەیاندا و دایان بە خزم و دۆست و کەس و کاری خۆیان ئێستا حاڵمان چییە؟ حاڵمان ئەوەیە هەموو ڕۆژێک شورتە دێت هەمووی ئەمر قەبزی هەیە خەڵکیێرانە گشتمان ئەمر قەبزمانە ئەوە تا وەرەقی ئەو پیرێژن ئەمر قەبزی هەیە ئێمە چۆلی ناکەین چۆن چۆلیەکەین ئێمە جێوڕێمە خۆمانە با جێوڕێک خانێکمان بۆ دابین کە یان پارەی خانێکمان بداتێ بزانێ ئێمە چۆلیەکەین یاننا بڕان ئێمە هەر لە خۆمانە و جێوڕێ خۆمان بەم زستانە و بەم سەرمایە چۆن ئێمە توانین وڵات چۆلی ناکەین ئەوە 200-300 ماڵە بۆ نایەن بۆ ژیان کەس بۆ بە کەس ناڕێن و ئەم شارە گەورە و گرانە هەمووی هەر تعریف بکرێ ئەمە جار زەمان جارانە زەمان سەدامە. ئەم ماڵانە ژمارەیان 260 خێزانی کووردە و لە دوای ساڵی 2003ەوە لەو خانوانەی عەرەفە نیشتەجێن و ژیانێکی کوولە مەرگی دەگوزەرێنن. ئەمە چەندین جارە هەوڵی دەرکردنیان دەدرێت و لایەنە پەیوەندیدارەکانیش نەیانتوانیوە گرفتەکەیان بۆ چارەسەر بکەن. نابێ بڕۆین حتا چتێکمان بۆ دامیژ نەکەن ئەردێک خانێک پارێک خوا قبوڵەکە ئێمە دەرمانەکەن کافر ئەمە قبوڵەکە ئیسرائیل ئەمە قبوڵەکە ناڕۆم حتا مەگەرمەیتم ئەلێرە ڕاکێشێ کوڕەکەم ئەلێرە کوژراوە لەسەر کەرکووک 100 شەهیدمان هەیە لێرە ئەم دەرشەهیدە خوا قبوڵەکە ئێمە دەکەن وەڵڵاهی کاکە ئەزانی چی ئەمە شوفێنەکەنە ئەوانەی کەیفیان بە کووردا نایە ئەوەشی ئەمە دەرەکە ئەیدەنە دەستخوا بەم زوری دەستانە بوو چۆ بڕۆین بیا لە دەوەرە جەیەکم بۆ بکەرەوە. بەلەو کاتێ ینی بەڕاستی دەسەڵاتی کوردی نەیتوانی چارەسەری کێشەی ئێمە بکە ئیسەکانە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە باوەڕ بکە هەر ڕۆژی هێزێک دێ ڕۆژێک مەرکەز عەرەفە دێ ڕۆژێ پۆلیسی شەریکەی نەوت دێ ڕۆژێک جاروایە هێزی حیزبی شەعبی دێ بەڕاستی ئەمەیان بێزار کردووە هەر جارو بە بیانیەوە کە ئەڵێن ئێوە تەجاوزن ئێوە ئەم شارە شاری ئێوە نیە بێت چۆڵیکەن وەڵای ئێمەش هەمومان خەڵکی ئەم شارەین بەڕاستی ینی لە پێنا ئەم شارەیە شەهیدمان داوە لە پێنا ئەم شارەیە کۆمەڵێ ناخۆشی ئازارمان چێشتووە ینی وەکو هاونیشتیمانێک وەکو هاوڵاتیەک منش بۆم هەیە لەم شارەیە لە ناو دوو ژووردا بنیشم و بۆ خۆمتیایە بەحەسیمەوە بەڵام بەڕاستی بێزارکراوین لەلایەن کۆمەڵێکی هێزەوە. پێش 16 ئۆکتۆبەر کاتێک پارتی و یەکێتی دەسەڵاتی ڕەهایان هەبوو دەیانتوانی گرفتی سەرجەم ئەو خێزانە کوردانە چارەسەر بکەن کە تاکو ئێستاش لە خانوو بینا کۆنەکانی بەعەس نیشتەجێن بەڵام بەهۆی ململانەی حەزبی و کەم تەرخەمی ئەو گرفتەیان چارەسەر نەکرد هەر بۆیە ئێستا فەرمانی دەستگیرکردنی ئەو ماڵە کوردانە دەرچووە چونکە بڕیاریان داوە خانۆکانیان چۆڵ نەکەن تا ئەو کاتەی کێشەکەیان چارەسەر دەکرێت. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.